دەمەوێت گفتوگۆی زیاتر لەبارەی جەنگەکەەوە بکەین. ئێستا هەواڵی هەرە گەرمی جیهان تەنیا ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و ئەم جەنگەی کە لە نێوان ئێران و ئیسرائیل و ئەمریکایە، بۆیە میوانداری ڕەمزی سیسۆمان کردو، شرۆڤەکاری سیاسی لە زاخەوە کە میوانی کوردستان 24 بێت و شرۆڤی ئەم بابەتە بکەین لە ڕووماڵەکانی کوردستان 24 کە لەم کاتژمێرێکە لە ئێگەڵتانی. بەڕێز ڕەمزی سوپاس بۆ ئامادەبوونت کە لەگەڵمانی بەوە دەست پێ بکەین کە ئێستا نزیکترینش هەواڵ کە ئێستا بینیمان و نوێترین بوو کە وێنەکان لەسەر شاشەکە بوون، بەندەری لیماسۆمان بینی لە قوبرس. ئەمە واتای چی ئەگەیەنێت؟ UN کەشتی جەنگی و تەنانەت وڵاتانی ئەوروپاش لەوێ خۆیان ئامادە کردووە جەنگەکە بەرەو کوێ پەرەئەستێنێت کە وڵاتانی ئەوروپیش ئێستا لە ئامادەکاریان. بله، اگر هم تماشای اف جنگی هنی بکن امید بینن ساد بو ساد و روز به روزی اف جنگی هنی یه برف دجوارتری ولچت و اف دجوارتری هنی جک کارتی کرنه که نرینی یال دوری هاتیه کرنه و روز به روزی کو در هاویشتی وی زیادرت بن سر روشهلات آناوین و تایبتی و گشتی جهانی جک یه هاتنه کرنه. باشە. ئەگەر فلاشباکێک لێ بدەینەوە بۆ ئەوەی بزانین کە چی ڕوویداوە و تا چەندێکیش ئەم جەنگە پەرەئەسێنێت، بۆی بزانین دۆخی جەنگەکە بە چ شێوەیەک ئەڕوات، ئەوە بەبیری هەم بینەران هەم بەبیری جەنابیشتێ هێنمەوە. ئەمریکا لە شەڕی حوسیەکان لە یەمەن کشایەوە، ئیسرائیلی بەجێهێشت. پێتان وایە ئەگەر فشارەکان بۆ سەر ئەمریکا زۆرتر ببێت چ لە ناوخۆ و چ لە ڕووی تێچووی جەنگەکەوە، ئەمریکا ئیسرائیل بەجێ بهێڵێت لەم جەنگەدا و جەنگەکە بەردەوام بێت لە نێوان ئێران و ئیسرائیل، یاخود ئەمریکا هەر بەردەوامە بێت بە شێوەیەکی کردداری لەگەڵ ئیسرائیلە. طبعا ام تماشای وی جنگی بکن امریکا اف دوره که سرکی وی جنگی دانه و وی جنگی ناید کشانه هر کشاندنه که امریکا وی جنگی دا بکتن شکست باید زورتن اجبر هنده افروکا یا توشی جنگه که بیا و نویتن سانهایش وی جنگی بچه داری و هر چند امید بینن روی آبوری و کو گواشتنه که مازن یا سر امریکا هیا هر واسا امریکا اف جنگی های دست بکره دویا بتن وی جنگی بکوتایی بینتن بوان با حزو برجواندیت خواه یه توید ویتن بو وی جنگی بو هاتن کارینانه و هر واسا امریکا نوکه دا یا وی شرید کتن او دی او وی جنگی بکوتایی نتن یا دست امریکا دانه. باشە. دەستپێکردنی هەر جەنگێک ڕەنگە کات و ساتێکی بۆ دابڕێت، پلانی بۆ دانرێت، بەڵام کۆتایی هاتنی جەنگەکان وەکو دەستپێکەکانیان نییە. مەترسی ئەوە هەیە کە ئەم جەنگە چۆن پلانی بۆ دانرا کە دەست پێ بکرێت، بەڵام پلان نەبێ بۆ کۆتایی هاتنی و ئەگەر بڵێن جەنگەکە کۆتایی پێبێت، وەکو جەنابەت وەکو شرۆڤەکاری سیاسی چۆنی ئەبینیت کام لایەنە ئەتوانێت کۆتایی بە جەنگەکە بهێنێت؟ بله، اگر هم ساگن دست پیکا جنگی کو دونالد ترامپی 5 هفته بوی جنگی داینان، بله ام رویا کی دیدره و سحکنه بوی ها کشات نوکه دا هاتی افراوان کرنه کو 5 هفته گلکه من او اف جنگی هنه دوی ماوی هنه دا 2 ماهی کنایتن جبر کو امید بینن کو رونکه دا روشهلات ناوین چندین دولت یه هاتن تناوی ها کشه دا و هر واسا ایران افروکه بازنه جنگی یه برفر هکره و اف برفر هکره نه نیجک یا کارتی کرنه که نرینی یا دوری کره و تایبتی دوری دولت کنداوی دهاتیه کرنه و اف چنده هنیجک و همی کارتی تندینه که ول امریکا بکن بید سرمیز و گفتگوی گل ایرانی بکن، بله اسنا بینم اف جنگی هنی کرد خواهیم بید بلکو لایانی کم 6 ماه حتی سالی که اف جنگی دی خواهیم. بەڵام ئەمە ئەو ماوەیە کە کۆنگرس کسوێتە بەردەمی با بڵێن ئیدارەکەی ترامپ زۆر کەمترە لەوەی کە جەنابەت باسیەکەی بۆ نمونە 6 مانگ زۆر کەمترە لەو ماوەی کە کۆنگرس دایناوە. دەبێ هەڵوێستی ئەمریکا چی بێ لەو کاتەیە؟ طبعا امتزان جنگ وقتی دست پیکرنا وی چاوانه بله چه شلوه درستی نین کو ماوه که دیار کری دا اف جنگه به 2 ماهی بیتن هنگی جه کنگریز دبیتن یان پیگیری بوی ماوه هاته کرنه یه جنگی بردوامی پی بدد
و بیانو که بوده رقت کو اف جنگی هنی دریش خوایم ببتن بو نمونه سالک زیادتر بت او کمتر بت بله نتوی ماوی دانه او ماوی کو ترامپی دست نشان کرده و هر واسا دویا بتن ترامپ بو چند هفته اکا بو وی جنگی دین داوی بیانوی دست خواه بیند کو دست وی جنگی بکد و غیرشی بو سر ایران بکد. باشە بەڕێز ڕەمزی ئێران بەرگەی شەڕێکیاوە درێژخایە نەگرێ لە بەرامبەر هێزێکی زلهێز وەکو ئەمریکا و ئیسرائیلیش لەگەڵی بێ. بله طبعا ایران برگی و هرشه ناگرد چونکه امزان سنور توانایت ایران سنور دارن و هر وصا زیدتری 20 سالانه کو ایران ناف گمارو که دجوار دانه هم لاین آبوری و هم لاین همو جانبا و ایران یال بین گواشتنا و یا ایران گلک گواشتنا وی شری ناگره لو ما می بینن کو آویتنا هندک موشک آ موشک جهمی یت هاتنا چکرنش پیش از آزیا نافخوی ایرانش جابدان آوان موشک و هندک آویتنا آوان صاروخت بالستی و فروکت بفروک آوان نشیتن و هر وصا امکانیات دوی تحدید کرینه یعنی تبیجه نشیتن کو بو ماوه که دریش برگی وی هرشی بکد لو ما یال هر ریگه چاره سریه که گرد کو لاین کم بشیتن ریکفتنه که گل امریکا بکتل دولت بر جهت سیم و مجالی ڕێکەوتن ماوە؟ نوکه دا مجال ریکفتنی نینه چونکه ایران یا نوکه کارتید خواهید گواشتنی داد شولی کارتید فشاری داد شولیش امید بینن گرتنا گروی هرمز کو ام روزانه 105 میلیون برمیل نفتی ید وی گروی دا در بازد بن کو اوجوی چند راد گینید کو لاین سیم بین ناوی دانستاندنی دا کو گواشتن لاین امریکی و اسرائیلی بکن بو ریکفتنه که گل ایران بکد بله ایران جا افروکه وی ریکفتنی قبول ناکدن دویا بد ریکفتنک بیت کردن نه شکست بد بو ایرانی و نه سرکفتن بو ایرانی ایران از باورم دوی چند راضی بد. بله سپاس دەکەین بەڕێز ڕەمزی سیسۆ شۆڤەکاری سیاسی لە زاخۆ میوانی کوردستان 24 بووی سپاس بۆ ئامادەبوونیت.